پەرلەمانتار نەوزاد ڕەسوول لە لێدوانێکدا ئەوەی خستە ڕوو پرسی گۆڕانکاری لە ئەندامانی کۆمیسیۆنی هەڵبژارنەکان و هەموارکردنی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پارێزگاکان لە گرنگترین کارەکانی خولی نوێی دانیشتەکانی ئەنجومەنی نوێنەران دەبێت. وتیشی پرسێکی تری گرنگ بابەتی پڕکردنەوەی پۆستەکانی حکوومەتی فیدراال و ئەو وەزارەتانەیە کە بە وەکالەت بەڕێوە دەچن، هەروەها گفتوگۆ لەسەر ئایندەی مووسڵ و چۆنێتی ئاوادانکردنەوە و قەرەبووکردنەوەی دانیشتوانەکەی دەکرێت. لەبارەی پڕکردنەوەی پۆستەکانی کوردەوە لە بەغدا، ئاردەڵان نورەدین ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی پارتی ڕایگەیاند دوای ئەوەی بە هۆکاری جیاواز بەشێکی زۆر لە پۆستەکانی کورد لە بەغدا چۆڵ کرا، تا ئێستا ئەو پۆستانە پڕ نەکراونەتەوە کە تەنیا 20 لەو پۆستانە پشکی پارتی دیموکراتی کوردستانە لە نێویشاندا و زیری دارایی. ئەوان پێیان وایە ئەو پۆستانە تا کۆتایی ئەم خولاوە خۆیان دەمێننەوە و پڕ ناکرێنەوە، چونکە تا کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بەم شێوەیە خراپ بێت بە باشی نازانن ئەو پۆستانە پڕ بکەنەوە. لەلایەکی ترەوە لە دانیشتنی ڕۆژی 18 حوتی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا بەهۆی نەبوونی تەوافقەوە هەموارکردنی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزەکانی عێراق نەخرایە بەرنامەی کارەوە. پارلەمانتار ڕەنگین عەبدوڵڵا لە لێدوانێکدا بڕگەکانی دانیشتەکەی ڕوونکردەوە وتی لە دانیشتەکەدا داوا کرا بڕگەی دەنگدان لەسەر هەموارکردنی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزەکان بخرێتە بەرنامەی کارەوە، بەڵام بەهۆی نەبوونی تەوافق لە نێوان پێکاتەکانی کەرکووک لەسەر بڕگەی 37 یاساکە کە تایبەتە بە هەڵبژاردن لە کەرکووک، ئێمە وەک نوێنەرانی کورد و بەشێک لە فراکسیۆنەکانی تر ڕازی نەبووین بخرێتە بەرنامەی کارەوە تا ئەو کاتەی تەوافقی لەسەر دەکرێت. باوتەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران هەفتەی داهاتوو دوامۆڵەتە بۆ ئامادەکردنی پرۆژە یاسای هەموارکردنی یاسای ئەنجومەنی پارێزگاکانی عێراق. ئەوە بەشێکی لێدوانی پارلەمانتار زانان ڕۆستایی و دەژڵێت لەو پرسەدا تەنها مەسەلەی کەرکووک زۆر تایبەتمەندی هەیە بۆ لایەنە کوردستانەکان، ئەویش ژیانەکردنەوەی کەرکووکە لە پارێزەکانی دیکەی عێراق. ئەمەش لە کاتێکدا تورکمان و عەرەبەکان داوای یاسایەکی تایبەت دەکەن بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک.